سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. خەبەرێکی زۆر دڵخۆشکەرم بۆ ئێوە هێناوە. من ئەم کتێبەم نووسیوە کە ئەم کتێبە ئەوەیە بە کوردەکانە بێ وڵات بدرێ و هیوادارم ئەو خەونەی کە هەموو تاکە کوردێکەیەتی بێتە دی و ئەگەر ملەتی کورد بە قسەی من بکە باوەڕکە ڕۆژێک کوردیش وڵاتیە بێ. و من یەکەم جارم کتێبە بە زمانی ئینگلیزی نووسیوە لەبەرەوەی کە ملەتەکانی کە تێبگەێنم، قەومەکانی کە تێبگەێنم، دەوڵەتەکانی کە تێبگەێنم کە لە ئازار و ناخۆشی و شکەنجە و کە هەموو تاکە کوردێک لە توولی تاریخ و مێژوودا و شتانی بەسەراتوە. و من لەو کتێبەیە باسی ئازارەکانی کوردم کردووە، باسی کوردەکانم کردووە، بۆ نمونە ژیاننامی خۆمی تایە، باسی قسەی خۆم کردووە، چ شتایەک بەسەر من هاتووە و شارەکانی کوردم وەسف کردووە، کەسە گەورەکانی کوردم وەسف کردووە. بەڕاستی ئەم کوردە، ئەم کتێبە کورد بە دەوڵەت بە جیهانە ناسێنێت، یەگەیشتی کە کورد چێە. و لێوەش داواکەم تکایە ئەم کتێبە بکڕن، لە سایتی ئامازۆن هەیە، زۆر هەرزانە، ئەو کەسانی کە لە بریتانیان بە 7 پاوەندە و ئەو کەسانی کە لە دەرەوەن بە 8 دۆلار و نیوە. خۆشەویستان، من لەوێ زۆر کەس بێ یەکەم جار بێ من لەم تەریقیە ویدۆ من بناسێت، من ئەمێ سوکە پێناسەیەکی خۆشم بکەم. من 13 ساڵە خزمەت بە ملەتی کورد دەکەم، بە 5 ڕێگا خزمەتم بە ملەتی کورد کردووە، بە خواناسی، بە کۆمێدی، بە زانیاری، بە پەنابەری، بە زمان. و ئەگەر ئێوەی خۆشەویست بتانێت تۆزێک جوابی و زەحمەتانی من بدەنەوە، تکایە ئەم کتێبە بکڕن، تکایە ئەم کتێبە بکڕن. ئەمە سەرەتا من بە ئینگلیزی نووسیمە لەبەر وڵاتەکانی کە و لەبەر ئێوەش هەم بۆ خۆتان ئینگلیزیەکەشتان باشترە بێت و لە ماوەی کەشدا کوردیەکەشی دێتە بازارەوە. من ئەو کتێبەم کە نووسی و یەکەم جار دەوڵەتەکان تێبگەێنم و تکاتان لە یەکەم ئەو کتێبە بکڕن، جوابی و هەموو زەحمەتانی من بدەنەوە کە شەو نەخۆنیەکی زۆرم کێشاوە بۆ کورد. و تکاتان لە یەکەم هەر کەسێک و لای خۆی ئەم ڤیدۆیە شێرکە بە هەمووی کورد بیبینێ و ئەو خەونە بێتە دی کە کورد بێ بە وڵات. هیوادارم ئەو ڕۆژە دێ کە کورد دەبێ بە وڵات و زۆر سپاستانەکەم. هیوادارم هەمووتان لە خێر و بەرەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.